هەر کەس بەشوێن ئامێری مۆسیقاوەیە دەتوانێت لە ئێران بڕوات. ڕۆژی یەکشەممە 22 مانگی سەرماوەز کازم موسەوی جێگیری سەرۆکی یەکەمی کۆمیسیۆنی ئابووری مەجلیسی 11هەم لە وتوێژ لەگەڵ سایتی دیدەبانی ئێران وتی کەسانێک کە بەشوێن ئامێری مۆسیقایان مەیلی شخصی خۆیانەوەن وڵاتانی دیکە هەن دەتوانن لە ئێران بڕۆن. کەمێک بەر لە وتەکانی ناوبراو مهدی میر ئەشرافی سەرۆکی گومرۆکی ئێران لە وتوێژ لەگەڵ هەواڵنێراندا قەدەغەبوونی هاوردنی ئامێری مۆسیقای بۆ ئێران ڕاگەیاند بوو. ناوبراویش وتی 11 کانتینەر ئامێری مۆسیقا و ئەینەکی ئافتابی بەهۆی کەوتنە ناو لیستی کاڵای قەدەغەکراوەوە گەڕێنراونەتەوە ئەو شوێنانێکە لێی هاتبوون. لە مانگی ڕەشەمەی ساڵی 1353دا محەممەد ڕەزاشای پەهلەوی وێڕای ڕاگەیاندنی پێکهێنانی حیزبی ڕەستاخیزی ئێران و هەڵوەشانەوەی هەموو حیزبەکانی ئەو سەردەما بە فیز و بەرزە دەماخێکی نەزانانەوە ڕایگەیان کە هەر کەس دژی بڕیاری تاکە کەسی و دیکتاتۆرانەی ئەوە دەتوانێت لە ئێران بڕوات. 4 ساڵ پاش ئەم وتانە لە ژێرگوشاری خەباتی جەماوەری میلیۆنیدا هەرچەند شا پەشیمان بووبەوە و بە قەولی خۆی دەنگی شۆڕشی خەڵکی بیست بوو، بەڵام خۆی و بنەماڵەکەی ناچار بوون بەپەلە لە ئێران ڕابکەن و دەسەڵاتێک کە بە زەبری زۆر و ئەشکەنجەی ساواک ڕایانگرت بوو تێکشکا. ئەگەر غوروری دیکتاتۆرانەی شای ئەو وەختی ئێران تراژیک بوو، دووپاتکردنەوەی ئەم وتانە لەلایەن بەرپرسانی کۆماری ئیسلامیەوە تەنیا کۆمێدیەکی گاڵتەجاڕیە و هیچی تر. ئەم وتانە بەڕوونی نیشانی دەدەن کە چلۆن دیکتاتۆری کۆنەپەرستی لە ئێران ناتوانێت لە زەرورەتی زەمانەی خۆی تێبگات. دیکتاتۆریشان ناچار بوو بەهایەکی قورس بۆ نەفامی مێژووی خۆی بدات و ئەمڕۆ دەسەڵاتی کۆنەپەرستی ئیسلامیش لە بەردەم دووپاتکردنەوەی ئەم مێژوویەدایە. شا کە سەرمەست لە بردنسەرەوەی نرخی نەوت و پشتبەستن بە سرکوتی ساواک و سەرنێزەی ژێنەراڵە نیزامیەکان نەیارانی خۆی زیندان و ئەشکەنجە دەکرد و دیکتاتۆری تاکە کەسی و پاشایەتی بەسەر وڵاتدا زاڵ کرد بوو، 4 ساڵ پاش وتەی نەزانانەی خۆی لە حاڵێکدا کە دەست و پەیوەندیەکانی بە چەمەدانی پڕ لە پارە و زێر و زێەوە لە ئێران دەبردە دەر، سەرۆک وەزیرانی چەندین ساڵی خۆی عەباس هۆیدا و زۆرێک لە سەرانی لەشکری و حکوومەتی جێهێشت و لە ئێران هەڵات. بینیمان کە هەر لە ڕۆژانی یەکەمەوە حکوومەتی ئیسلامی یارانێک کە وەفادارانە خزمەتی شایان کردبوو بە ناسپاسی تەواوەوە بە تەنیا هێشتەوە. ئەوان هەر هەمویان لەلایەن دەسەڵاتدارانی نوێوە ئیعدام کران. دەسەڵاتی کۆنەپەرستی ئیسلامی کە دژمنایەتێکی ئاشکرای لەگەڵ موسیقا، هونەر، ئەدەبیات و هەر دیاردەیەکی شادی خوڵقن هەیە، کاری گەیاندۆتە جێگایەکە لە تاڵەبانی ئەفغانستانیش وە پێش کەوتووە و بەر بە عینەکی ئافتابیش دەگرێت. لەوەش گاڵتەجارتر ئەوەیە کە داوا لە نەیارانی خۆی دەکات کە ئێران جێبهێڵن. ئاخوندە ورد و درشتەکانی حکوومەتی ئیسلامی و کارگێرانی فریوکار و گەندەڵ کە قاتڵی سەدان هەزار کەس لە خەڵکی ئێران و ناوچەکەن، وەخت و بێوەخت نەیارانی حکوومەتی ئیسلامی، ناڕازیانی دژبەری یاسای ئیجباری شەریعەتی شیعە، ڕەخنەگرانی تەرۆریسمی ئیسلامی و جەنایەتکارانی ناوچەیی بۆ کۆچکردن و جێهێشتنی ئێران دەخەنە ژێرگوشارەوە. جەماوەری کرێکار و زەحمەتکێش، موعەلیمان، خانە نشینکراوان، ژنان، خەڵکی کوردستان، کۆڵبەران، کەمینە نەتەوەیی و زمانیەکان، هونەرمەندان و شاعیران، خوێندکاران و مامۆستایانی دانشگا و توێژەکانی دیکەکە زۆربەی هەرە زۆریان لە ڕژیمی ئیسلامی بێزارن، چۆن و بۆچی دەبێ ئێران جێهێڵن و بەرەو کوێ بڕۆن؟ ئەم وڵاتە هی خەڵکە و ئەگەر کەسێک قەرار بێت لە ئێران بڕوات، ئەوە داگیرکەران و جەنایەتکارانن کە خەڵکی ئێرانیان گرفتاری هەژاری و فەلاکەت، زیندار و بێمافی کردووە. ئەوانن کە دەبێ لە بەرامبەر عەداڵەتی جەماوەری ئێراندا بە محاکمە بکێشرێن و سزای شیاوی خۆیان وەربگرن. هەروەک چۆن ئێران هی بنەماڵەی پاشایەتی نەبوو، شا و دار و دەستەکەی ناچار بوون لە ئێران ڕابکەن، ئەم وڵاتە هی ئاخوندی گەندەڵ، دز و کۆنەپەرست و دەسەڵاتدارانی جەنایەتکاری ئیسلامیش نییە و دوور نییە ئەو ڕۆژەی کە باندی دەسەڵاتداری ئێستای ئێران لە دەست جەماوەری ڕاپەڕی و ستەملێکراو ناچار بەڕاکردن بن و بەهای قورسی نزیکەی 900 جەنایەت و بەربەریەتی خۆیان بدەن.